پرۆژەیەکی نێودەوڵەتیە کە ئێستا زیاتر لە 130 وڵات ئیشەکات و لەلایەن ڕێکخراوی سێرچ فۆر کۆمن گراوندی نێودەوڵەتیەوە فەند دەکرێت. هەدەفی ڕئیسی ئەم پرۆژەی ئەوەیە کە گەنج بتوان گەنجی لێهاتوو بن و گەنجانی سەرکردە دەرچن گەنجی کاریگەر بن و بتوان خۆیان پێ بگەن و وڵاتەکەیان پێش بکەن. ئەمە بە شێوازی جیاواز دەکرێت. ئەم گەنجانە یەکەم جار ئەوەڵەوە ئێمە فۆرممان بڵاو کردوێتەوە ئەوان ئەپلایان کردووە. دوای ئەو پرۆسێ شۆرتلیست کراون و جەماعەتێک کەسی تایبەت هەڵبژێراون. ئەو گەنجانی کە ئێستا بژێراون لە ناوچە جیاوازەکان لەر شوێنەی 30 کەس بوون لە هەڵەبجە ڕانی و چەمچەماڵ. ئێستا نزیکی 90 گەنجمان هەیە کە لەم بوارانە ئیشەکەن. یەکێک لە چالاکی ئەنجومەنی گەنجانی سەرکردە ئەو کۆنفرانسێک کە ئێستا ئەیبینین کە ئامانجی سەرەکی ئەوەیە گەنج و کەسانی کاریگەر بێکەوە بەستێتەوە و باسی ڕاستی ئەم زۆفەی ئێستا بکەن کە لە کوردستانە هەیە و بتوان بگەنە ئامانجی ڕئیسی کە ئەوە بێ داهاتوێکی باشتر بۆ وڵاتەکەمان بە تایبەتی بۆ گەنجان بێت. ئەو خاڵانەی کە باسی بکەم بخەمەوە ئەمان بابەتەکەم بۆ بەڕێزی ئاماژەی پێکردو باز لە